خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕەمای ئەم شەوتان پێشکەش دەکەی. هەڵبەت دوێنێ ئێمە دەستمان لەسەر دڵمان بوو لەبەرەوەی جارێکی دیکە بە پیلانێکی قێزەون تانک و تۆپ ڕوبەڕووی کورت کرایەوە لە ئاشرەفیە و شێخ مەقسوود. بەڵام ئێمە قەت کە خوازیاری شەڕنین، بەڵام شێرە کوڕ و شێرە ژنانی ئەوێ کوردستانیان هێندە بە حەماسەتەوە لیان هات لەدەست بە ماوەیەکی کەم دنیایان هێنایە سەر هێڵ و نیانتوانی بستێک بچنە پێشەوە. بەڵام پیلانی ئاڵۆزی و پیلانی شەڕ هەیە، وەکو بەرپرسە باڵاکان ئەمڕۆوتیان کە لە ئەشرەفیە و شێخ مەقسوود بەڕاستی ئەبلوقەیەکی زۆر توند هەیە، دابڕانێک هەیە ئەگەرچی ئەوان یەکگرتوون و دوێنێش بە چەپڵە و شایی و هەڵپەڕین وەڵامی ئەم پەلامارەی تاریکپەرستانیان دایەوە. کورد دەیەوێت لە چوارچێوەی سووریادا هێزێکی ئەژمار کراو بێ بە پشتیوانی دۆستەکانی، بە پشتیوانی خوێنی شەهیدەکانی ئەو ئازایانەی کە لە ناو دیرۆکی کوردیدا مێژوویان تۆمار کرد. هەموو ئەمڕۆ کورد بە تەنیانە، جگەلەوەی خوای گەورە هەمیشە لە پشتێتی. ئەوەی سەرنجیەمەی ڕاکێشا هەڤاڵ ئاخین نوشدار بوو، ژنێکی بەهێز، ژنێکی پاڵەوان، ژنێکی قارەمان کە بەرپرسی ئاسایشی شێخ مەقسوودە. لەوێ هەم پەیامی بێمنەتی و ئازایەتیدا و هەمیش دەستی ئاشتی درێژ کرد. ئێمە وە کورد شێرەژنی ئاوها قارەمانمان هەیە. هەڤاڵ ئاخین نوشدار، تو ڕووناهیە چاوێ هەمی کوردانی، تو هێز و ئیرادەیە ڕۆحا شەهیدانی، تو ئیرۆ حەکەس دماڵێن خۆدا دناو دڵێ خۆدا ڕێزلێنانێک بۆ ئاخینا کرد. سەرێمە پڕ بلند بوو بەتە ئەی ژنە سەر بلندا کورد گەل هەڤاڵی خۆ. ئێمە باسی ئەو پرساکەین لەگەڵ بەڕێز نووسەر و ڕۆژنامەنووس هۆزان ئەفرینی. کاکۆزان خێراتی. سپاس دەکەم، زۆر سپاس. ئەوەندەی بتوانین سۆرمانجی ئەمە خافت ناخۆدی بەرنامە خۆدی بکەین. یعنی ئێستا ڕەوشەکە چۆنە بەگشتی لە ڕۆژاوای کوردستان و لە حەڵەبیش بەگشتی لە ئەشرەفی و شێخ مەقسوود؟ زۆر سپاس. حەزەکەم بە سۆرمانجی قسە بکەم گەلێک باش بۆ ئەوەنش خەڵکی مەی شێخ مەقسوود لە من تێبگن. سەرەتا سپاس بۆ کورسات و نیوز کورسات، دەستگایەکی ڕاگەیاندنی کوردی هەمیشە خەمخوارە بۆ هەموو بەشەکانی کوردی و بتایبەت بۆ ڕۆژاوای کوردستان و لە ناو ڕۆژاوی کوردستان بۆ عەفرین بتایبەت ئێستا شێخ مەقسوود و ئەشرەفیە عایدی عەفرینن، ئەو خەڵکی عەفرینن بڕاستی جانێ زیاتر لە 450,000 کوردە بە زۆرینە خەڵکی عەفرینن و کورسات ڕۆلی هەبوو. بۆیە من دەستخۆشیش لە جەنابەت دەکەم بڕاستی هەمیشەش ئێوە خزمەتتان کردووە بۆ ڕۆژاوای کوردستان. ئەو ئێستا ئەو وەزعی ڕۆشی کە هەیەی بڕاستی لە ڕووی لەشکەری خۆتان ئەگادارن ئێمە تەنها ئاسایشمان لەوەیە، بەڵام ئەوان تانک تۆپ هەموو شتی چەکی ناتۆیان لەگەڵە، چەکی ناتۆیان لەگەڵە لەبەرەوەی بە پشتیوانی وڵاتێکی دەرەوسە ئەو جێنگە ڕوو دەدات. بۆیە بڕاستی ئێمە هێزێکی ئێمە هەیە، هێزێکی زۆر بەهێز، زۆر گەورە، مێژووی کە ئیرادەی گەلی کووردە، ئیرادەی گەلی کووردە، ئەو هێزی هەری گەورەیە. خۆتان ئاگادار بوون میلەتی ئێمە لە بەرامبەر تانکەکان، لە بەرامبەر ئەو ئێرشەی ڕۆکێت و مۆشک و ڕاجیمەت و ئەوەنە هەرپەرکێ دەکردیانی، ینی کەواتە ئێوە هیچن، ینی ئەو تانگی ئێوە هیچە، ئەو هێزی ئێوە پوچە، ینی ئەوەیە وڵامێکی ئەوەیە. ینی بۆیە من پێم وایە بتایبەت فەرمانداری ئاسایش ئەو بناوبانگانی ئاخین نوشدار کە ئێوەش باس کرد بەڕاستی ئەتوانی ڕۆڵێکی باش ببینێ بۆ سەرپەرشتی
ئیش و کاری خەباتی خەڵک بوو ئەوەی کە شەهید زۆر نەبن بریندار زۆر نەبن ئیشێکی زۆر مێژوویی کردیانی جێگەی دەستخۆشیە بۆیە من پێم وایە ڕەوش ئێستا کە سەر نەکەوتن لە ڕووی ئەسکەریەوە بەڵام ئێستا دۆڕپێچیان کردووە تا ئێستا شیر ناچێ قەدەغایە شیر بچێ نەوت بچێ هەموو شتێکی خواردن نابێ بچێ هەموو شتێک ینی قەدەغا کراوە ئێستا و چەک هەیە هەڕەشە لە خەڵک دەکەن بە چەک ینی وەزعکی زۆر ئەڵوزە باشە لە ئەشرەفی و شێخ مەخسوود جانی ژمارەی کورد چەند دەبێت بە پێی زانیاریەکانی تۆ کاکۆزان 450,000 زیاترە 450,000 زیاترە و بەشێکیان لە مەدان هەیە بەشێکیان لە بستان باشا هەیە کە سنوور هەو سنووری شێخ مەخسوودن و بەشێکیان لە با بڵێن لە سوریان هەیە سوریانی نۆ سوریانی کۆنایەوە نو هەیە ئەمە هەموو سوریانی هەموو مەسیحینە بەشێکی کورد لەوێنە ئەوژی هەو سنووری ئەشرەفی هەیە دەروبەری بەڵام بداخەوە ئەو ناوچانە هەموو ژێ دەستی ئەواندانە ئەو جەماعەتی پێ ئەڵێن عەمشات و حەمزات ئەمانە بە خاکی خۆیانیان نازانن ئەوستا کاروان شتێکم پێڵێ لە من درامایەکەم بینیوە کاتی خۆی فەڕەنسیەکان کە هاتوون لەوێ مەسەلەن دۆرپێچی گەڕەکەکانیان کردووە بڵۆقیان خستۆتە سەر گەڕەکان ئێستا ئەوانە دەوری داگیرکەرە بینن مەسەلا وەختە مەسەلەن خوانی نازانن ئەوە دروستکەن ڕاستە خەڵکی ئەو ناوچێنین نەخیر خەڵکی ئەو ناوچانین ئێستا بوونمونە جەماعەتی عەمشات هەموو خەڵکی حەمانە ئەو بەشێکی تورکمانن ینی بەشێکی زۆری ئەوان تورکمانن سەرپەرشتی ئەوانژی هەر ئەبوو عەمشایە هەر تورکمانە بەڵام خەڵکی حەمانە خەڵکی حەلەب نین خەڵکی ناوچەی دیکە نین ئەمن کاتی خۆتان ئاگادار بوون 8 ساڵ 9 ساڵ ئەفرین داگیر کردبوون ئەوان سەرپەرشتی ناوچەی شیە و ڕەجۆ ئەوان دەکرد ئێستاش هاتوونە ئێوێن هەمان سیاست لە حەلەب بڕێوە بن ناوچەی شێخ مەخسوود و ئەشرەفیە داگیر بکەن و بکەن ژێر ڕێگەفی خۆیان و هەموو کۆزان ئامادەکاری هەیە لەبێ مەسەلەن خەڵک دەستی لەسەر دڵێتی لە ئەشرەفی و شێخ مەخسوود ئەوەی زانیاریت هەبێ تۆکمێ ئیرادەی گەل هێزی گەل مەسەلەن هەرچەندە هێزەکانی هەسەدە ناتوانن بگەنە ئەوان بیان پارێزن لە کاتی شەڕدا بەڵێ ئێستا وەکو کە ئێمە ئاگادارن کاک نوریشی خۆش ینی پەیوەندیمانە هەیە سەرپەرشتیاری شێخ مەخسوود و ئەشرەفیە بڕاستی ئەڵێ ینی ئامادەکاری چییە ئامادەکاری ئەوەیە کە خەڵک خۆی ڕێک بخە و ڕێخستنێکی هەبە بەهێز لە بەرامبەری ئەو ئێرەشانە ئەوەشی هەیە ئێستا خەڵک بڕوایی هەیە کە ئەوەن خاوەنی ئەو ماڵ و ملکایە ئەو شوێنانایە ئەوە 200 ساڵە کاکە کەم نییە ساڵک و 2 ساڵ بەرگی هێرشیت پەلاماری تریان گرتووە یعنی من پێت بڵێم 14 ساڵن ڕژیمی سووریا ویستی داگیر بکێ نەتوانی جەبهەتە نەسرا ویستی داگیر بکێ نەتوانی سوپای ئازاد ویستی داگیر بکێ نەتوانی داعش ویستی داگیر بکێ نەتوانی ئێستش هەموو بوون بە یەک بناوی حکوومەتی سووریا داعش جەبهەتە نەسرایە سوپای ئازادە هەموو بوون بە یەک ئێستا بوون بە ئارتیشی سووریا بەڵام ئێستا ئەوەنش هەوڵ دەدن ئەوە 2 ساڵە هەوڵدن نەتوانن یعنی ئەمەش بڕاستی وایە کە ئیرادەی گەلی کورد لە هەموو بەهێزترە باشە با باسی دیمەنە گەورەکە بکەین حکوومەتی کاتی سووریا مەسەلەن چی لە هەسەدا ئەوێت چی لە کورد دەوێت مەسەل ئەوێ بە ئیرادێکی شکاوە بڕاتە ناو حکوومەتەوە بەڵێ ئەوان ئێوێن کە هەسەدا وەکو شخص بشخص كس بكس كس بتشنو سوبا يعني نمينه يعني هسدا هذيك برات فوج بلي بلام هسدا علي ابي من وكو خوم ناوشي خوم امينم بلام با ناو بناوي وزارتي برجري سوريا به وكو بيشمرقه وهزكاني عراق لعراق بوشي وايبت يعني بارسني سنور فرقه اخومنا هرجيكي خويتي با بناوي سوريا ارتشي سوريا ديمقراطيه فرقايق عايدي ارتشي سوريا به فرقايق ديكا جن فرقي جن اما عايدي اما جن بس لنوشي كردستان نو لحلبة هار لقامش هو لحسكيه لو شنا لكوبانيا امانا او فرقاش اي جنا حمو جنا يبهجها بس فرقي سوريا يعني جيش سوريا ناو يقورن او ديكش هذه دجا تيرورة فرقاي كيجي دجا تيرور سيف فرقاي يعني فرقاي بارسني الشنور فرقاي جن فرقاي كي
بۆ دەژە تێرۆرە ئەوان قبوڵیان نییە بەڵێ ئەمەی دەژە تێرۆر لەگەڵ ئەمریکا سەرپەرشتی دەکات تەحالفی دووەلی هەوپەیمانی دەوڵەتی ئەو سەرپەرشتی دەکات بەو شێوەی ئیش بکەن بەڵام ئەوشی رازی نین بەو شێوای ئەڵێ تورکیا تایبەت و ئەوان ئەڵێن ئەبێ هەموو هێز نەمینێ ئەبێ لە هەر شوونێک بن بەو شێوایی بچن ناو جێشی سووری و هیچ بناوێکی هەسەدە و شتێکی وە نەمینێ کاکە هەسەدە مشکلە نییە با ناو بیگۆڕن بەڵام ئەو فرقانە ئەبێ وەکو خۆی بن سێ فرقە هەیە کورد دەچێتە دواوە کورد بە هیچ پیلانێک رازی ئەبێت بۆ کۆی بزانیت یانە فشارانە چێتە ژەر فشارەکان کورد ئێستا بێکەسە پێم وایە کورد بێکەس نییە لەبەر ئەوەی بڕاستی ئەمڕۆ لە پار باشتر بوو لایەنەکانی کوردی هەمیان ئەمڕۆ پشتیوانن پێشتر تەنها ینی بڕاستی تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان 14 ساڵە پشتیوانی یەپەگە و هەسەدە و ئیدارەی زیاتی دەکات بەڵام ئەمڕۆ ئێمە دەبینن هەموو لایەنەکانی کوردی و کوردستانی پشتیوانن ئەمەش هەنگاوێکی جوانە یعنی لە ڕۆژاوای کوردستان کنگرەی یەکڕێزی گەلی کورد لە مانگی نیسانی ڕابردوو دامەزرا ئەوەژی یەکڕێزی گەلی کورد ینی شتێکی جوان بوو بۆ هێزی کوردی بوو لایەنەکانی کوردی کە یەک بگرن بەڵام بۆیە من پێم وایە کورد خودی نییە و هەوپەیمانی نیودۆڵەتی ئاشکرا ئاڵێ هەسەدە و کورد هەوپەیمانی خۆمانن ئەمە زۆر گرینگە ترسی ئەوە هەیە بەڕێز کاکۆزان مەسەلەن پیلانێک هەبێ کە وەکو ئەڵێن مەسەلەم ئێوارێ من تابعی ئەعلام کرد ئەڵێ هێز کۆکرێتەوە هێز بەڕێەکەن جوڵە بە هێزەکەن مەسەلەن لە ناکاو بدەن بەسەر هێزەکانی سووریە دموکراتە یان ناوچەکانی ژێر دەسەڵاتی کورد من بە دوور دەزانم ئەوە پشتیوانی وڵاتی نێوڵەتی هەندی شتن هەیە لەوەنە ئێرش بکەن بە ناوی عشائر ئێستا عشیرەتی بەگارە لە حەلەب ئامادە دەکەن کە ئێرشی بۆ شێخ مەقسوود بکات وەکو عشایر بناو بکەن ئەمەە عشایرن ئیشیمان لە سوێدا کرد وەکو دروزیەکان وەکو سوێدا چۆن یان کردن احتیمالە هەمان سینیۆریۆ دووبارە بکرێت ئەوەشی مەترسیە طبعا ئەوە ئەبێ شەڕی ئەهلی شەڕی نەوخۆیی دروست بات یعنی ئەو کاتە کورجی بێدەنگ نابێ عشایری کورجی بێدەنگ نابێ خەڵکی کورد بەبێ بێدەنگ نابێ یعنی ئێستا ئەمە لە حەڵەب هەیە بەڵام بۆ ناوچەکانی ترسی لە ڕقەش ئێستا ئامادەکاریک هەیە ئامادەکاری لە دێرە زوڵمانە ئەوان لە ڕقە ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی عشایری عربی ئەوەنە سونە ئامادە دەکەن بۆ ئەوەی کە ئێرش بکەن لە دەیرە زۆر بە هەمان شێوە عرب عشیرەتی خۆیان ئامادە کردوونە بناوی چی بۆ نمونە ئەڵێ مەزلۆم عەبدی وتیەتی ئێمە کوردن و ئێمە فیدرالی کوردیمان دەیەوێ و ساڵی داهاتوو ساڵێکی بۆ کووردە بۆ یەکڕێژی کووردە بۆ کۆنفیدرالی کووردە یعنی کەواتە ئێوە عرب بۆچی ئێوە لەگەڵ هەسەدەنا یعنی بەو شێوەی ینی فیتنە دروست کرد فیتنە ئێستا بوو نمونە ڕووپەلێکی ینی سەفحەیەکی هەیە بناوی شوورەشی سووریا کاتی خۆ 4 میلیۆن کەسە لەوێ بەڵاویان کردووە ئەڵێ مەزلوم عەبدی ئەوە ئەڵێ ئێوە ئەبێ هەڵوێستان هەبێ هەڵوێستی ئێوە ئەبێ ئێوە قبول نەکەن لەگەڵ کورد ینی ئیش بکەن لە یەک هێز کەواتە فیتنەیەکی زۆر هەیە ئەو عربە سونانای کە سووریا دژێتی کوردەکەن هەمیان سەدامینە سەدامی ینی هەموو لایەنگری سەدام حوسێنن ئێستا بوو نمونە وێنەی شەرع لە سووریا نییە بەس وێنەی سەدام حوسێن پڕە چونکە سەدام حوسێن قائیدی ڕوحی ئەوەنە ئێستا کە سووریا حکوومەتی تازە هات وێنەکانی سەدام حوسێن پڕ بوون لە هەموو شارەکان تایبەت ئەوەنەی کە سونانە چونکە تا ئێستش خۆتان ئاگادار بوون ساڵیادی با بڵێن ڕووخاندنی حزبی باس ئەوان چیان ڕسمی سەدامیان وێنەی ئەردوغان و وێنەی چەند کەسی دیکە یعنی کەواتە ئەحمەد شەرع زۆر بەهێز نییە باسی ناناوەندێتی ئەکرێت ئەوەی کە بەڕێز عەبدی باسیەکە ئەو ناناوەندێتیە ئەتوانرێت پاڵپشتێکی نێودەوڵەتی بۆ دروست بکرێت بەڕێز ئۆزان پێم وایە ئەمریکا خۆی رازیە و هەندی وڵاتی دیکەش رازیین بڕاستی سعودیەش رازیە بەڵام تورکیا ناڕازیە من پێم وایە بڕێز ساڵح مسلم داوای دیالۆگ لە تورکیا کردووە کە ڕاستەوخۆ دیالۆگ لەگەڵ تورکیا بکەن ئەمەشی هەنگاوکی باشە چونکە زانی چۆن بڕاستی منیش پێم وایە با ئێمە دیالۆگ لەگەڵ تورکیا بکەن یعنی چونکە شەرع بەبێ تورکیا نتوانێت هیچ بکە وەزیری دەرۆی تورکیا ئێستا ڕۆلی
او بدستي كيا بدستي هاكان فيدانا هاكان فيدان وزيري دروي سوريا نكو اي تركيا يعني ايه هردوك يعني ايستا بيوري كايما دبينن سوريا بوتا بشكل تركيا كواتا كاتا ايما وكو كرد ابي ايما لقل باشا ديالوج بكن نكو لقل ازاب زاني تشيا او اللي يجير دستي او بلا كاكا او يجير دستي تصلاتي نيه فقيري جماعتي سوريا تصلات النية فقير داماون إسرائيل لما يبغوا قبولك بيهز مكري بريس كاكو زال تأثر تركيا بوشي دسور دام كالة سوار شوي سوريا بهم وهي لبشت بردا تركيا وإسرائيل كاتي هو ريكوتبون ريكوتنيك تاچوي بالا ريكوتني كان هي بلام استا تركيا تشيدكا زياد رويدكا كزياد رويدكا إسرائيل نرحت به چونکە ئەو سنووری ئەوان کە بوو یەکتر دەستنیشانیان کردووە تورکیا زیاد دەکات بۆیە نەڕازیبوونی ئیسرائیل هەیە لە ڕاستیەکەدا هەردووکیان ڕێکەوتنیان کردووە پێشتر هەر پێش ڕووخاندنی بەشار ئەسەد ڕۆسیەشی دەستی تێ بووە بریتانیاش دەستی تێ بووە فرانسا و ئەمریکاش ئیسرائیل پێ ئاسایە و دەستێ وەردانە بکرێت پێم وایە تورکیا تا ئێستا هەوڵ دەدا دمشقش بتواوي وكو حلب بخجير دتشي خوي بلام اوي كإسرائيل رازينيا اويا ابي دمشق بايتخته ابي تركيا دستاتي نبيلوي چونكا هوسنوري اسرائيل يعني زيك اسرائيل اسرائيل باشوري سوريا همو بردي تواو باشوري سوريا باشور رجاوي سوريا حتى دروز زكاني بلي قنية راء محافظة بردوها درعا هر بردوها هر سويدا سي محافظة إيسا عادي إسرائيل لروي أمني وبارستني هواي وأرضي وعزماني يعني بوي يك أرتشي سوريا بتشوي دسكيرتكن بو دسكيرتكن ناتو نقصجبكن أو بوشي ويا كواتا تركيا إستا توزكي إيوه يعني تركيا جنا شارة طبعا لبروي أجر تركيا خوي نشان نكا نابي شوكا ناو تركيا خدي تركيا كيشي نو خوي هيا معارضية بقوتها جهابة معارضية بله بس ام كيشة لدروة دروس كيبو او كيشي نو خولي روزگار بكي اما ايش يشتكي جرينجا بلام كرد او يشبكي او جرينجا كرد يروجاوا ابي قال كرد تركيا بيوندي هبه ابي ديالوج بكي عيب نية اما يشتكي زور اعتيادك كاكا دروسي تو حكمتي حكمتي تو النشاري اللي قدروا شيخو ديالوج جرينجا وي اما ديسان من بيش برنامج بتومد وتم كردنا بدواء اوهم ودرفتا ديسان زاري شتر اما سرودو لا وهاوار لمن فرمانه ديسان بخينو سر شاشه كانوا كرد مال ويرام وبخوا كسمان لقلبونا تو استهي زويرادي كت هي بي دبلوماسيات كيت بيمويا لقلتها بيهني كواتا ليرا بيمويا لسر بازي سروك مام جلال لروي سياسات ودبلوماسيات ابي قالي اما كردي رجاوي يعني كان يخمن او ريبازا بو خوين اساس بقرن ومن دبينم حسب بيدكم هيا او شتا هيا بو چونكا امريكا ايستا بيونديا كان فرعون كردوا او شي كل سياستي مام جلال بوا بالراسي ابي تو لبيناوي بارستني برجوندي خلقي خوي لقال شي لا ينك بي بابا بيت بيوندي بكا ابي البرجوندي قشتي بي تا استهزكاني امريكا وبيمانا لوي ماون لشواتشي ورجاوا مثلا والله ماون وخويان بهزكن ودروج لموبر هزكي زور ليو جي سي كيو زور بتاراو بشتيوا ب تريلا وزور شتي برد يعني بو بلام كرد امادي دستي اشتي دريش كاتنا انا لقل تركياش قفتو كا وكوي برس مسلمتي من بيمويا من عليم كرد دستي اشتي هميشه او ياب همو لا كان يعني همو ولاطاني الدنيا بيت دروسي خومن بي ايما وكو كردي رجاوي كردستان ايما خوزياري اشتي وارامينا ايما لدجي هيج نتويك نين براستي ايما الرئيس بو همو نتويك دقرن ايسا بو نمونا للرجاوي كردستان ورا بو قامشو ورا بو حسكة تماشبكة عرب تركمان تشركس ارمني خريستيان همو لا كان و ملتك دي كشا تشيشان اما كات يقول تشيشان سنه هتبون اول شيء لو حكمتها امرنا هسه كاني هسه درجه هنا وانا بل انه هسه بها من شيء وانا امنه وانا مو انا كوتا كرد
ئاشتی خوازە کورد ئارام خوازە کورد ئەنسوری نییە کورد شوفینی نییە کورد زۆر میوان پەروەر و دۆست پەروەر و هەروەها ئینسان کاکۆزان لە منتیقەکانە لە ناوچە جیاجیاکانە مەسەلەن بۆ بینەرەکانە من دەزانمەوە مەسەلەن نەتەوەی تر هەیە لە چوارچێوەی سێبەری هەسەدە بژین و بپارێزرێن و ژیانیان پارێزراو بێ بە عەرەب بە نەتەوەکانتر ئێستا لە نەوچەکانی ئیدارەی زاتی بڕاستی وەکوتم چەرکەس هەیە تورکمان هەیە ئەرمەنی هەیە کەلدان و ئەشوری هەنا هەموو ژیانی خۆیان خۆش و هیچ هەست پێ ناکەن کە ئیدارەکە کوردیان ئەبەدەن ینی نزانێت کە دەسڵاتی کوردی بڕاستی دەسڵاتێکە ئەڵێ ئێمە دەسڵاتێکی بۆ هەموو کەسەکەن هەموو لایەنەکەن هەر کەس خۆی ئەتوانێت ژەژی خۆی پیرۆز بکات بە ڕەنگی خۆی بە زمانی خۆی بە هەموو شێوەیەکی پاڵ پشتیکردنی ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان چۆنی ئەکرێ بەڕێسۆزان ئەبێت چۆن بێ ئەبێت چۆن بتوانین ئێمە هەم مێدیا هەم خەڵک ینی لە حاڵەتێکی ئەوهادا هەر شین و ڕۆڕۆ نەکەین بەڵکو بتوانین پاڵ پشتێک بۆ ئەوانگرینە و پێم وایە لە سەرەتا ئەبێ ڕاگەیاندنی هەریمی کوردستان هەموو لایەنەکان چی حکومت بێ چی دەروی حکومت بێ ئەو لایەنە هەمویان ڕاگەیاندنی هەیە کەناڵیان هەیە تەلڤیزیۆن و رادیو و هەموو شتیان هەیە با هەمیان پشتیوانی کوردی ڕۆژاوای کوردستان بن چونکە کوردی ڕۆژاوای کوردستان ینی ڕۆژاوای کوردستان هەناسایە بوو باشووری کوردستان مە ڕاستیەکە هەناسایە ڕۆژاوای کوردستان ئازاد ببێ بە تەواوی و عەفرین و ئەمانە بڕاستی بوو سلێمانیش و بوو هەولێرش و بوو دهۆک و بوو حەلەبچە و بوو کەرکووکش بە هەمان شێوە شتێکی باش